هەموو لایەنە سیاسی عێراقیەکان لە هەوڵی پێکھێنانی گەورەترین کوتلەدان و کوردیش هەموو هەنگاوێکی بۆ دەستەبەرکردنی مافەکانیەتی لە چوارچێوەی حکوومەتی داهاتووی عێراق چاودێرانی سیاسی دواکەوتنی پێکھێنانی حکوومەت بە زیان بۆ کۆی پرۆسەی سیاسی عێراق لە قەڵەم دەدەن. بێگومان تەشکیلکردنی حکومەت چەند تاخیربی زیانی هەیە بە تایبەتیش بۆ هەم بۆ لایەنە سیاسەکان هەمیش بۆ شعبەکە یعنی بۆ شعبەکە یعنی حکومەت بکەوێتە سەرسکەی خۆی چکە ئێستا پەرلەمانیش نەماوە یعنی پەرلەمانیش ماوەکەی تەواو بۆ حکومەتیش ئێستا حکومەتێکی کار بڕێکەرە یعنی. سێ مانگ زیاترە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چووە تا ئێستا هیچ لایەنێکی سیاسی نەیتوانیوە زۆرترین کورسیەکانی پەرلەمان بەدەست بێنێت. چاودێرانی سیاسیش دەڵێن زیاتر دواکەوتنی وادەی پێکھێنانی حکوومەتی عێراق کاریگەری لەسەر چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغداد دەبێت. تشکیلبوونەکەی چەند دوابکەوێ ئەوەندە معادلاتی نێودەوڵەتی و ئیقلیمی زاڵ دەبن بەسەر کۆی کێشەکانە و بەتایبەتی معادلی ئیقلیمیەکان هەرچەندە خۆشبەختانە ئێستا ئەمریکا هاتوتە ساحەکە و دەیەوێ هەموو ئەجێندا ئیقلیمیەکان تاڕادەیەک ئەگەر ڕاشیان نەماڵێ دووریان خاتەوە هەیمەنەکەیان دوور خاتەوە بەڵام حکوومەتی عێراقی بە هەموو لێکدانەوەکان چەند پەلەی لێ بکرێ بۆ پێکھێنانی ئەوەندە قازانجە. پێویستە لە کاتێکی نزیکدا لۆ کوردیش پێویستە لەبەرەوەی دەبین مادەی 140 کە لە دەستور هات تا ئێستا جێبەجێ نەکراوە کێشەی یاسای ناویستە جێبەجێ نەکراوە ئەوەی پێشمەرگە نەمانتوانێت تا ئێستا وەکو هێزێکی وەکو سوپای عێراقدا لە ڕووی بودجە و لە ڕووی موچەوە بکرێتن بۆیە پێویستە لە هەرێمی کوردستان پێویستە هەمووان بە یەک دەنگ بە پرۆژەی شتوکمەوە ڕوو لە بەغداد بکەین. پێک نەهێنانی حکوومەتی داهاتووی عێراق کاریگەریەکانی لەسەر ڕەوشی سیاسی عێراق و هەرێمی کوردستان زیاتر دەبن و ناکۆچیەکانی نێوان لایەنەکانیش قوڵتر دەکاتەوە. ترسی هەموو لایەنەکانیش دەستوەردانی زیاتری وڵاتانە لە کاروباری عێراق. کوردیش بۆ زیاتر دەستکەوتنی مافەکانی دەرگای گفتوگۆی لەسەر هەموو لایەنەکان کردوتەوە. بەردەوامیش کار بۆ نزیکبوونەوە لەگەڵ ئەو لایەنانە دەکات کە لەگەڵ خواستەکانیەتی. قارەمان جەوهەر، کوردسات نیوز، ھەولێر.